پروگرامی خۆم خۆت بە سپۆنسەری کۆمپانیای بیجیتی داما پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ بە هیوام زۆر باش بن هاتوین بۆ دەڤەری بادینان دۆهۆکە ڕەنگین دۆهۆکە جوان. ئەمڕۆ خۆم هاتم بۆی میوانداری کەسێکی زۆر بەناوبان کەم کە لای بادینان و لای سۆرانی لای چوار پارچەی کوردستان ماشەڵڵا زۆر بەناوبانگە، زۆر مەحبوبە، دەنگی زۆر خۆشە. ئەویش چێە؟ عەبدوڵڵا هەرکی. سڵاو ڕێز کاک برا چۆنی؟ گەلە بخێرهاتی سەرچەوە گەلە بخێرهاتی زۆر سپاس. ئەمژی خۆشحاڵ بین کوتا ئەمڕۆ هاتیە باژەرێ دهوو کردەوەرە بادینان گەلە بخێراتی سەرچەوە. ئێستا دەبێ بڵام هاوپیشە و لە هەمان کادا هونەرمەند برایەکی عەزیزی گەلە بخێراتی سوپاسێت بکەن خێراتی اینجا پێم سەرچەوە. خۆشە ئەوڕۆ تۆ هەندێک پرسیار لەمەم بکەی وەکو پێشکەشکارێ. باشە سەرچەوە باشە هەندێک تۆڵەی خەڵک بکەی تۆڵەی میوانەکانی حەقا چۆنی وەسە چۆنە؟ سوپاس تەندروستی چۆنە؟ گەلە بخێراتن شکر بۆ خودی گەلێکی باشە ئینشاڵڵا باش بی. ماڵا خودی ئەوە ئەلحەمدولیلا. تۆ زوو لە چاو دەچی؟ هەس نا نەقەزا دەعەم دەکەی و سیاقەتە من هەم مەزبینیە باش نیە بە هەندێ ئیجازەتەیە؟ إجازة عمومي منها هاي ما قبل إجازة نبي شو صار هاجم باشە. بله بە زۆر برادرانە بین دەڵم عەبدوڵڵا باشە ناڵم کاک عەبدوڵڵا باشە. حسكي بيجي عبا شد بيجي حسكي بلا عبو توا المهم او نواه هم يود بيجنا من بيجنا مع عبا من بيجنا مع عبو من بيجنا مع عبد الله من بيجنا مع عبد الله بینی خۆما بە خێزانە چ پێ دەڵێ؟ خدي هاد بربتر نوامت تيني تندك جو بيجت عبا ما همي عائله ما همي فاميليا ما همي بيجنا من عبا عبا او جيرانت ما يعني من ناصيد بتشيكوتيا بيجنا من عبا عبا پێت خۆشە کە بدەڵن عبا؟ خدي تشب بيجن درسته نسبة مهم تبقى استدقى كوكوت عبا ان عبد الله ان عبو استدقى گرنگەوەی بە خۆشەویستی جلا جرا احتمال اگه يعني برادريت من بيجن عبا اظن صد منها بس اگر قلت عبد الله بلكي عبد الله يجي بيش مبيكن باشە. عەبدوڵڵا هەرکی بله ماشەڵڵا مانگ 30 ڕۆژە عەبدوڵڵا 6 ڕۆژ لە حەفلەیە. سپاس بۆ خودی تاوانەوە فەزلی خوای گەورەیە سپاس و لە هەمان کاتدا شخصیات و هیلاکی و ماندووبوون و ئەمە جەنابیش دەور دەبینێ. هیلاک نابی ئەو هەموو حەفلەی دەیکەی؟ اكيد بله والله الصوره ما تحسب خدت اورك الهولي هاتيا دهوك تد الشبشه ودي جلكي هيلاك به طبعا بس وقتها مد بيجين دائما هر كارك مرو بكاتن صورا مرو دو ارمانجت بهاي يك مرو برهمه و شوله بخوتن دو مرو خدمتا خلقي خوجي بكاتن تقال هندي شد بيتن هندك جارا اس محتاجي وبرهمه بمت هندك جارا جي اس خلقك محتاجي خدماتهم بيت از خدماتي بو بگم و وقتی بجن چه استرام بيج بيت چه هر کاری که تو بکی دلیویا و موسمه که و گوی موسمه ما بيتن ام خدمتا خلق خوب بکن اتقال خلق خوبين بلكي والله ام جيت مانديد بين لام بي برامبر ماندينو بين متوت بيج بيجم چه منات ام کسینو کن ام برامبر چین بو هر کسی که کو خدمتا وان کن لگلک جوراجی چید بيتن ريكا برادرینی ام بچینه گلک جوها بلكي ما بيروجي بخو پلان دانا بيت كول مال بين بس تهندید برادرکی وکیته برادرکی نزدیک تکلیف مکر یان برنامه که یان سردانه که یان دعوته که یان هر تشته که ام خدمت داینه باشە. مهم چشول به هیلاک بین نینه ڕاست باش. دایکی منداڵان خێزانت بله گلەیت لێ ناکە دەڵێ عەبدوڵڵا خۆ مەجارت بۆ من نییە هەموو دەچێ بۆ حەفلە؟ خودی کاک سوران اجا اوا مشکله هر کسی که هبیتن یعنی اجی توشی هر یک دی شولا خویا بلکه شولا من وقت خازیتن گلەیت لێ دەکە؟ وکی زانی کس نشد گلیال مبکد چون که هنرمند ملکی گشتیه وا دایکو بابت ما گله جرا ود بجنه من خود دایکو بابت ما بجنه من يعني ام احتمالات تيرتا نبينين بس ام شانازي بيود كن مادام تو بو خلقي مادام تو بس كوري ماني كوري وخلقي تشكي بالكي تجي تاب خوجينو كقول قال جرا از تيشو ريدانا بي از نساوي تدبيني كا خلق جي تو هوارا متتن تو تيتا سردانا من برهندب ام يت خلقي نجيو اكيد يت خزانه خوجي باشە. ئەگەر خێزانی خۆت پێت بڵێ عەبدوڵڵا بەسە واز لە کاری هونەری بێنە و یعنی خزمەتی ئێمە بکە تو ئەو شتە قبول دەکەی؟ هنر تشتكى كوك سوران از باورنا كم تجارة زور بزحمتك وكسك بيش الطيبات اگر سران بيش بيتو خدان جمهور بيتن دستال كاري خوب بردتن وكدي يعني اول شولي منه
بلی هنر من چی شوله دینی نه از بکم راست از پیشکشکارم شی بس از بچیک بیما عمری من 6-7 سال بیا بلکی ودم دادای کو بابت من خزانه من پی خوش نبید بنا مال مخره پی خوش نبید کو از بیا استرام بش نشان ریکه بگیرن و کجی یعنی یعنی بقصه ناکی با کردواری از کردی و با چکی اول شولا منه تسک شولا من بیدن او از حقی خود دادنه باشه تو استابون نمونه هنرکی خود پشت دوی یان خزانکی خود اكيد مثلا هنر و مثلا خزانه دو تشتید گلک لیک جدانه من هنری خوشی خوش بیت من خزانه خوشی خوش بیتن چون او دایکا زاروکت من او زاروکت من بوم خدا نگد بلکه اگر او پیش من نبیدن من زاروک اس نشم هم روش خدمت خلقی خوب بکم لمانگیکا زورتين حفلة ككربيت تشان حفلة بو بری کرونا بی من هنگی دا تقریبا هندکی با 40 دعوات 42 دعوات کردن او جوه دم دا ازدیا برات مت ازدی سپیدا دعوات کردن ساعت نه ده حتی ساعت 2 و 3 نیورو ما دعوات کرد پشتینگی شوی ام چونه دعوات کردی ام راد گشتین جياني إمومانان زور قرص لقل كسكي بله عصاي بله براستي راسته يعني راسته مصروفي أما زور جرانت لقل كسكي راسته عصاي راسته دواء يعني لواني توبون من مثلا نتواني وكو خلقك عصاي بجي نه تدقي زحمت نقوي زور كمثلا زحمت فرق وجاوازي راسته نا ظروفي تواش ظروفاتنا يعني راسته إيش كرنا كي راسته توا زحمت بلام توش بونا مثلا كباسي أو رقمي لكي لبرق نبي بشتيك ما شاء الله أول چند ساله تو إيش دكي بهولو ما عندبوني خود إيش دكي 2005 وره 2005 استا و 2024 و 24 استا و 2025 يعني راسته آه نزیکی 19 ساله 19 ساله ما شاء الله يعني تو لشتيك نبي بشتيك يعني بله. خلك لك الرزم لبريك بو بكورك لبريك بو بشتيك راسته. يعني حقا تو اگر مونا مثلا رخنا لوي بگري يعني قبير ناخوش بي بو اوت بي ناخوش نك بو كسك مثلا 19 ساله 20 ساله اجدكا براسي يعني زور لوزيات نلم لتنجمنا شخصياتك مليون دولار ديني درك عزيزي من كل همو صورة. كادو توما عبد الله هركي يك لو گوراني بيجاني كبراستي بشخصيات شخصياتي عزيزي خوي زور سپاس. زور گەورەتر لە هوەرەکەی من پێشەوەی جۆ لە هوەرەکەی ڕاگرن شخصیاتی ئەوم بەلاوە جوانتە تا هوەرەکەی سپاس چونکە وەرکە. ئەمە بەڕاستی مهم. گرینگە ینی مهم دلێن گوبین وجا چ ڕەنگە هەبیتن والله برا ئەمە قسەی من نییە دەڵێ مەتحی ڕوبەڕوو زەمە بەڵام ینی لە زۆر شوێنیش بەڕاستی خوا ئاگادارە باسی شخصیاتی تۆم کردووە هیچیشمان بێتێت تا ئێستا دینارەکەم بە قرز لێوە نەگرت بەڵام ئەمە هەندێک شتێ واقع دەبێ باز بکرێ سادەیەکەشی بەڕاستی سادەیەکی زۆر گرینگە باشە گۆرانی دووتووە بۆ حیزبێکی دیاری کراو بەێ باشە گۆرانی دووتۆ بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەکییت نەبۆتە کێشە بۆ تۆ خودهی ئەگەز بژمەتە ناوڵۆ نەبیە کێشە بوو من زانی بوو ینی gelek جۆرە ئازی چوە داواتی حزبێ دی ینی سەر ئاستی سەرکردایەتی داواتە کوڕی خۆی گوتیە من ازی چوویمە داوات جیا بۆ ڕێگرێ وڵغێر حزبە ینی سەر ئاستی سەرکردایەتیژی بیا لەغێر حزبژی ئەزی چوە داواتەوان وەکیت بێژتن مادەم دیموکراتیە ئازادیە بەلکی ئەوژی گوتبیتە من کەف ستراناتێت من کەف هوەرێتە دیتن نەگرنگە بوو من کۆتە حزبامە بێژام حزبەکە دی بێژ باشە ئەگەر بڵین عەبدوڵڵا هەرکی سەر بە چه حیزبێکە یاخود چه حیزبێک لای ئەو زۆر تایبەتە و خۆشی دەوێ کامە حیزب هەڵدەبژێت تەمامەوە ئەو حەزب ئەوەکو مستران بوو گوتە حزب بۆ پارتی نکمە هەنی ئەم کچکۆتی و ئەمێت مەزم بی سەروێ بیر و باوەرێ نەبەس ئەس بنەمۆڵەمە خێزانەمە هەمی ئەو حزبەیە باشە کەسایەتێکی سیاسی هەیە کە عەبدوڵڵا هەرکی حەز دەکات لە نزیکەوە بیبینێ خودهی ئەگە بژمەتە کەساتی سیاسی کو هەبن مرو نزیک بە ببینیتن هەندە زەحمەت نیانوکە باوەرگە ئەگەر مرو بوێتن هەر کەسێ مرو بوێتن مرو چێتن ڕێکا پەیوەندی و برۆدەرە و عیلاقاتە پەیوەندی پێوە بکات و ببینیتن باش زانیمان عەبدوڵڵا واستەی هەیە و برادری باشی هەمیاشی بەلکی ئەس تەژی برۆدەر هەبن تەژی بناسن مژی بناسن عەبدوڵڵا تووشی حاڵەتێک بووی بڵێ ئیتر ژیان وەستا و کۆتایی بە ژیانی من هات لە کاتی نەخۆشی بێ لە کاتەوەی کە تووش ڕووداوێکی هاتی چۆ بوو بێ نەب خودێ ینی وەختێ چ مرو نەساغ ببیتن یان مەسەلا مرنێ هەمی گەوە مرو هزرا مرنێت کات کاکسووران چ تشتل مرنێ نزیکتر نییە چێت بیتن پرسیارن مە بکەی مرن نەهێ
نوکە دا ئەس چیم کۆنتترۆڵەوەی بکەم لەبەرەوەی کە نەخۆشی شەکرەتێ ئینشاءڵڵا خی گەورە شیفات بۆ بنێرە بۆ هەمی نەخۆشەویشەوە هەر کەسێکی نەخۆشێک دیژی لێ چ شتێکێ تۆ زۆر حەزت لێتی بیخۆی و بیکەی بەڵام لەبەر نەخۆشی شەکرە ناتوانانی بی خۆدەی سوورانە من یەک دەبیعات هەیە گەگەلە دلێمە چوت شتێکی ئەس دێ خۆم ئەس بوو خۆڕنی بەتم دلێمە چوە نەبژین بە دەبین داڵە دا جۆرە خۆم جۆرەکە دینەخۆم باشە ڕاستی باش ناخۆشترین مووقیف کە لە حەفلەیە بەسەرت بێت چ شتێک بوو حەفلەیدا مووقفێکی نەخۆش وڵا یەک دوو جۆرەت بوومە چێبی یەکیشوان حەفلە وەختێ شەڕێدا عەشبی بیکوزەوا دەرباز بین ئەم چوون خواردنێ بخۆین شتی خواردنێ بوودا دەستم داواتێکیان گوت وڵا هەندێک نزانم برایە بیکەیە بابێ بیکەیە یەکی وان هاتیە شەهیدکردن یەک دووەک ژیت بریندارن و ینی مەدید بیکێ سەر سێجا بیکوزەوا خواردانێ بگیری قاعی چوو دەرێکە لەگەڵ چ شتێکەیە عەبدوڵڵا لە کاتی حەفلەیە پێی تووڕە دەبێت gelek cara ihtimale dawatê gelek ciwan rêwe bek dawat gelek yanî ser û binê dawatê geşte yek dawat gelek ciwaniya rêwe çî te hindî yek xwe carekê ne du ca ne sê ca çar ca pênc ca got wê selêqê biguhore û tu wê dizanî yanî 500 neferê dawatê dikin ew selêqa bi dilê wan e bes bi dilê wê tinê niye hindî tu bêjî jî ca tu musîqeya û denge û tu zanî dengê sema bijî bira ew bi wan e dirêse bijî ne guhore guhore yanî û tu dizanî jî ku te guhorî ew dawata dê têk çî tu xerabî tu çênabî te mirû tîret bîtin bes naxê xwe da yanî gel we hedî me bila ser çawa باشە بەرامبەر بەس دا خەلک me bibînît bes piştî ku em meşhûr jî نوکە bibîn نوکە باسی nûke ستار ekîd nûke jî gelek cara em bê beraber çîne heflê çûkî te hendî zawayeke daxwaza wî ye em me bibete ser dawata xwe barê wî ye aboriyê baş ne te hendî hevalekî me barê wî jî gelekî baş heye aborî bes biradere carekê çakêka diye te kire tu heşerim key bêjî ez ê Baş e. tu bijî bira hediya min batî ez bû te qatekî bikirim an pêlavekî bikirim an gulavekî bikirim an saetekî bikirim ez bû te belaşê me dawatê tewa هیچ حەفلەیەک ئاهەنگێکە بۆ بێ بەرامبەر ئەو حەفلەیەت کردبێت و پارەش دابێتە بە زاوە هاوکاریت کردبێ erê biraderît me hebe arê ola ئەی بێگانە ne bêgone ne ola bes hevalê nêzîkê hebî yanî wesê wî baş nebiye me harîkarî jî bû kire me amete ne bes miftinê cemaetê min komil ew em firqê da me harîkarî jî daye û em belaş jî bû çe dawat باشە دەڵام عەبدوڵڵا هەرکی زۆر بەسەرهات و ئەمانەی زۆر لە حەفلە لە تەلەفۆنات کە بۆی دێ بۆ حەفلە و شت چ شتێکێ بەو زوانە ڕووی دابێ ئەو یەک دوو ساڵە berî çend rojek em zaxu dawatekê bîn me gotê navê zawayê çi ye got şehave êca me dihûkê rêz û silav bû wan azifa me du azifêt hey cilê berî me bîne berî em bibîne silameş ew azif bîn yekî wan şehave yekî wan jî mecîd e mecîd babê Mihemed rêz û silav lêre bi her duka min jî ew bixwe kire qaîde min got şehavê azifê Urgê da ez ji bîr nekem hiç kes navê yekî nûkek tu bêje min Sûran ez jî qeza Sûran ez ê xwe me nimûne da te ji bîr nekem nav dawatê da min jî şehavê azifê Urgê kire mêşkê xwe da min got ege min navê zavayê biya şehavê azifê Urgê ye min stiran got min got mecîd zawaye min got
میگفت مجید چی کی مجید چی عاصف میگفت ها عاصف اورگی بریم مجید شهاب مجید میگفت مجید یعنی از گله و غلطی اون روزانه ازت کم یعنی اول موقع از نوتا موبایل داد نویسن دار نورده دال بیر باشە ئێستادەم هەوێ تۆ دوو عاسفت ناویان کاک سليمان و سیدات لەگەڵ کامیان زۆر نزیکی سوعبەتێک ئەوەت خود اگر بجمته هشکو از او سلیمان و سیدات جیم عمره 2 سالی 3 سالی حتی نو که ام پیک و مزن بی یعنی بلکه مزیه کدو نناسی تمنه که بوری مه کدو ناسی بعد از گل هر دو که ام هر سی جی پیک و ام گره نزدیکی یکیم چونکی ام مستمرد گلک داد بلکه ام دچینه هندک ریکات 12 13 ساعت ام اتناو ترمپل دا دل ترمپل جین اخر ام هر سی دی غرفه که دانیم این اوتیل دهینا و آن دل مالا ما یکی نمین ام هر سی هر پیک و یعنی ام گره کت پیک و ام نزدیکی هر سی پیک و نزدیکین یعنی از بیش متا او نزدیکتر الو آن او نزدیکتر الو اجيبون واجيبوا منهم هرسي تقريبا بجن ئێستا دەمهەوێت تووشی مۆقیفێکی ناخۆشیان بکەین یان سیداد یان سلێمان بڵێ تەواو من و تۆ بەیەکەوە ئیش ناکەین ماقوڵە چوینەتە ئەو حەفلەیە تۆ پارە وەرگرتیە بە منت نەگوتیە اخر ولي نهوتيه ئۆکێ وەی لە ناتێ بزانە مووقیفی وان چێ هەڵوێستی وان چێ بزانە جوابی وان چێ پێی تووڕە دەبن عەسەبی دەبن زحمت بەس تۆ دەبێت تەمسیلێکی باش بکەیت تمام يعني شو بيجمي بڵێ بۆ سیداد دەکەیان بۆ سلێمان والله نترسن دلي مالك نما پاشی پرۆگرام یەکسە تەلەفۆنیان بۆ والله دي هاد ما برنامج داز بيجمي صعبات كم بينه من هاي تا برنامج خلاص فيديو ئۆکێ باش ئۆکێ حس كدي بو هردو بۆ هەردووکیان بکە بانا فيدا فرق چه بيجمي جراس بڵێ بۆ یەکیان بکە بڵێ ماقوڵە تۆ پارە وەرگرتو بەم نیشت نەگوتی ئێستا زاوە تەلەفۆنی بۆ مکردی وانا ما تجرى وانا كده فوري اخر از فوري تورگيرم تۆ بوختانی پێ بکە از فوري ورنا بڵێ شاباش وەرگرتیە فوري ورنا گرن از تورگيرم بڵێ شاباش وەرگرتیە باشه والله موقفك زوري نخوشه بس مال چی یا من گفت دی بجم تلفن که بو برادر که خوب که پاراچ کی پروگرام تایوت تو بی زانم گادیش گفتم مگو مزانی با داری که ما بو برادر خو اگر اورو مگو تام گو پارای نبیجنم نه تنسیق مگو دو سه برادر جیبا کی تو دیدی عکسیەوە انت بو سیدات کم بو سیدات نه بگم چه درسته یک دا گله وقت برنامه نچید سليمان دل دوات اخوي نختي من دوات خودی خیره تش قصد دواتش والله سليمان از برنامه دستوران هستیش موقفی کردم برا میگوت برا والله اچ بیشم باور منو کن اجازه کس سوران امام اسماعیل برا خود ها باز نه خود زورنای بیرسوتەوە والله بو برنامه گفتم گفت تلفن میگوت برا سليمان باور نکرد سمان باشی سلام باشی گیم باشی احوالت نوکەت و عاصفی زورنای عاصفی گیتاری يا سيوم بس يعني أظن ده جاء طبيب بتن بس زيتي تنقاري بس مقول بابو كذا ولو يسامن عزيزي سليمان شوية برافو بورا نقول تقولي هنا ما تدي قال كده ناش ناتو دلمني سليمان والله بس سوران وقت اما خودي برا من ازوني چی بجمه میگه چی بجمه سليمان بجمه تا پارید حفله که ورگیت گوت بجه تا پارید ورگیت تا ندانه من میگه برا از پارات دموان تبرای عزیز سليمان دلمني دیگه کدی کدی بینین ان شاء الله
ببوره برا او سوران وای کرا براق سوري من عفوك. حەزەکەم ئەمڕۆ جیاوازتر بێ پرۆگرامەکە بله باشە هەر قسەکردن و گۆرانی وتنیش نەبێ ماشەڵڵە زۆر سپاس گلک سپاس زۆر سپاس دەستێتە نەیەشە زۆر سپاس زۆر مەمنونێت تاینە زۆر سپاس دەزانین بۆچی من زۆر تۆم مەمنونێت خۆش دەوێت لەبەرەوەی بابی منیش هەمان ئیشی تۆ دەکا اینجا من زۆر بابم خۆش دەوێت گەلێک سپاس زۆر تو سپاس گلک الوان گلانە جوانتر و بێ خۆشتر زۆر سپاس ئەمە گەورەترین دیارە کە کەسێکی وەکو جەنابەت ئەوەی بۆ من هێنا دەست خۆش زۆر سپاس ساغ نانا والله گەلە جوانن بێناوان گلانە بێناتەل بێناوان گلانە خۆشترە تو گەلە وان گلانە جوانتریژی تا گەلێکی عزیزی زۆر سپاس بۆتە ممنون ئەوە گەورەیە زۆر سپاس ممنون دەست خۆش ئەمەش دیارێکە گەلێکە جوان ئەرە وڵە ئەنجام بۆ عیشی خۆم دەبمەوە دێ باش تۆش بۆ عیشی خۆت بەرەوە ئەو دێ وای نەدەی بە سلێمان و سیدات دلمە برا وڵات سلێمان ئەگە بۆ گلانە قۆ نابیت ئەزی مەمنونم وەڵڵا دەبژیتە ئەس گەلە ترساندم ساڵێکە دی سلێمان دێ بەس گازنار بکاتن نەخوشێک بیت دەبژیت ئەوێ ڕۆژە باشە ئێستا بە حکمەوەی کە پێشکەشکاری لە کەناڵی وارتیڤ ئەگە وەکو پێشکەشکارێک ئێستا ڕۆڵی خۆت بژێڕی بەرامبەر بە من هەندێک پرسیار بکەی ئەس پرسیاراتە بکەم ئەزمە پێشکەشکار توجی ببیە میوانێ پرۆگرامێن باشە فەرموو باشە بەێ بینەرێن هێژا و بینەرێن عزیز بینەرێن نازار ئەبروکە ئەمێ لە سەرێت شوێ زاوە باژێرێ دوهوکا داسنیا کابرو میوانێکی عزیزمە هەیە باژێرێ هەبلێرێ سەردانا باژێرێ خوب باژێرێ دوهوکی کرد و فەرقەنی هەر دەرەکە کوردستانی مهم کوردستانە چه هەولێر چه دوهوک چه قامشلو چه مەهاباد چه ئامەد کوردستانە لێ وێ ماڵێ توی هاتیە وێ ماڵێ کاکسۆران تو گەلە بخێراتی جارایەکیە تو تێسەری چێ ئەو دیمەنە جوان و باڵکەشت ببینی چەند جوانە گەلێک بە حەشتە ئەها باشە ئەگەر ئەس بیژمەتە ژینگە گەلێک بەحسی ژینگە هێتێنکەدا گەلە کەسێت هەی ژینگە هێنا پارێزن بەلکو بێتن ئەم ژینگە هێ پارێزین ئەو ئەرکل سەرملێمە و گرنگیدانا ژینگە هێ تو چاوات بینە هەماسا ژینگەهەکە هەسا خۆچێکەت گول دار کەسکاتی چۆن چەند مرۆ ئارام بیت ناو ژینگەهەکە هۆدا ئێستا کە من هاتوومەتە ئێرە یعنی هەز دەکەم ڕوحم ئارامە هەز دەکەم ینی تێرم وەکو ئەوەی کە ژینگە خۆراکە بۆ ڕۆح بۆ مێشک بۆ چاو ژینگە پارێزی سەقافەتە ڕۆشنبیریە ئەخلاقە خۆشحالی بە خەلکێ دەڤەرە بادینان گشتی و تایبەت خەلکێ دەڤەرە گەلک حەج ژینگەکە تایبەت وان ساڵی دیمایەدا گەلک ژینگە هێت پارێزن گەلک هەولدەن ژینگەها قوڵاوکەن چەند یا گرنگە هەیە و ژینگەها مەهو ساڵا بیتن تو چەند ناودای بێن فرەی زۆر هەر جەیەکی مرۆڤ بچیتێ هوو بیتن گول و کەسکاتی و دار و بار و ژینگەهەکە خاوین بیتن یعنی دێ مرۆژی گەلک ئارام بیتن بەلکو وەختی مرۆ گەلک جارە چیدن بێشتە وڵاتێکی ئەوروپان وڵاتێکی بیانی بووی خوشە مرۆ دەبیژیدن بەر کەسکاتیەوەی و بەر ژینگەهاوی ئەمژی شێن ژینگەها خۆ خۆشتر یا وڵاتە باشە کاکسۆران نوکە وەکو پێشکەشکار ئەس باوەکەم معاشت نەما ئەزم تا معاش نەما ئەس بسەر دەکەم ئەس باوەڕ ناکەم تو چه کەناڵێت فەرمینی کە تو پێشکەشکارێکە تو سەر بەخۆی تو چاوت بینە ئەگەر مرۆ سەر بەخۆ کار بکەتن هیلاکی زیاترە ناڕەحەتی زیاترە بەڵام من هەموو کات حەزم لە ماندووبوونێکە کە بەڕاستی بەدەست و توانە و بازووی خۆت ئەم شتە بکەی و بەدەستی بێنی تەبعاً ئەوەی کە من ئێستا دەیکەم ینی ڕیسکێکی زۆر گەورەیە باشە پشتی کوتە ئەس پرسیارێت وەکیێتە گشتی ناکەم هەندێک پرسیار تایبەت کارێتەوە ئەس دەکەم بەێ پشتی کوتە دەست پێکرد و بەرنامەتە بەرنامەیەکی سەرکەوتیە چەند کەیفاتە هات کوتە شیانێت خۆیت خۆڕستی دیتەنیێت خۆزا دیتەنیێت تە تنێ بخۆ دیتن کو ئەو کارە خڕێ سۆران شێت بکەتن و هەمەکو بەلکی بەرین و کە ستافە کامل گەردەوە زەی شێک لە پشتی تە چاوە خۆ دیت چه هەز بوو تە چێبی
کاتێک کە تۆ هیلاک دەبی بەڕاستی هیلاک دەبی ماندوو دەبی بەڵام دەزانی کە خەڵکێکێ پێشوازی لێ دەکا خەڵکێکێ دەستخۆشی لێ دەکات خەڵکێکێ بە دیارتەوە دادنیشێ وەختت بۆ دادنێ ئەم هیلاکی و ماندوو بوونە یعنی نامێنێ کۆتایی باش ئەزی پرسەرەکەی تێکم نابێت کاتیشی بکەی بەسەرچ پرسیارە خەڵکی گەلێک جار از بینم کومنتاژ دا بۆتات نویسن شکی هەمیش ئەس مەتابع سوشال گەلێک بکەم بۆ زانی بدا گەلێک جارە خەڵک دەژیتن سووران چیتن مایکا خودبەتە هەر کەسێک بێری بیر مایکا خودبەت بێشتێ و سەر و چاوێت و دەرتێخیت و پرسیارێت کاتم بوو چه هەبژینا خوان و خێزانە خو نیشا خەڵکی نادا تاوانەمە دووەم جارت وەڵامی و پرسیارە بدەمەوە هەر کەسە و لە ژیانی خۆی ئازادە کە بەناوبانگ بێ دەرکەوێ بێتە ناو سۆشیا بێتە تەلەڤیزۆن ئەمە حەزک و ئارەزوویەکە ئەوەی کە ئێستا من پرۆگرام لەگەڵ جەنابەت دەکەم کامێری شارەوە نییە بە حەز و ئارزوی خۆت هاتوێتەوە پرۆگرامە من ناتوانم بە زۆر خێزانی خۆم بێنمە پێش کامێرە ینی خێزانەتە ناهێتن یان توڕێکێ نادای سیرکە بەشێکی خۆیەتی بەشێکی منم بۆچی منم ئەوکەی کە دەڵم بۆچی منم بە چ پۆستێک بە چ باگراوندێک بێت خۆی پێشانی خەڵک بدە بە چ مهنەیە بەڵکی ئەو کارێوی ناوماڵەیە کارێوی نه هەندێ بێتە سەر شاشێ بەر هەندێ ئیشی خەڵکی ئەوێ وەن کومنت خەڵک حەقی خۆیەتی ئازادی شەکە پرسیار دەکات بەڵام جارە مادەم پەرستەرە جارێکی دیدارێکی گە پەرستاڕژی بکە واللهی ئەگەر دەرزیم لێدا ئەگەر ڕۆژێکی پێشکەشکارێک بێتن بێژیتن مادێت ئەم دیدارێکیت گەلتە و گەل خێزانەتە و دایک و زۆر هەبووە بەڵام حەز ناکەن لەوانەیە بابم حەز بکە بەڵام نەدایکی من نەخێزانی من هەبژینا من حەز ناکە دەرکەوێ بەێ بینەرێن عەز و بینەرێن دەڵال پرۆگرامی مدگەل سۆران دیمایی کاتوازی دەلیژێ دەمە سۆران زۆر پێشکەشکار ئەسمێوانێ ومە $500 تو پارە چ سابەت دەکەمەوە تەنها بۆ خۆشیە پێم خۆشە ینی بۆ نەمەسن ئەو پرسیارانت کرد لەوانەیە ئەمە بەشێک بێ لەوەی کە ینی قسەی دڵی خەڵکە پرسیاری سوشیالە نۆرماڵە بەڵام ئەمەش هیوادارم قەناعەتان بە وەڵامەکەشە بێ قەناعەتان بە دەرنەکەوتنی بە هەوژینی منی شەبێ لەبەرەوەی ئەو ینی حەز ناکە حەز دەکە بخۆی لە ماڵەوێ بە شتێکی ترەوە مەشغوڵ بێ بەو شەهادێکە وەری گرتۆ خۆی بەوە مەشغوڵ کاتیدا سەرکەوتو بێ شەر نییە تۆ بۆ نەمەسەر من بەناوبانگم یاخود دەگە کەس ئافرەتێکی بەناوبانگ دەرکەوتم خێزانیش دەبێت دەرکەوێت یان شەر نییە ینی تۆ لەوانەیە تۆ گۆرانی بێژی لەگەڵ چەندها ئافرەتی گۆرانی بێژ دەرکەوێت دەبێت خێزانیش دەرکەوێت لەگەڵ تۆ یان شتێکی زۆر نۆرماڵە ئینشاءڵڵا هەمووتان سەرکەوتوو بن و با چمە لای شتێکی تر لای تۆ پەیوەندیت لەگەڵ دایک و باوکت چۆنە؟ پەیوەندیمت گە دایک و باوکت گەلێکە خوشە و ئەم گەلێک حەشیەک و دتکەین ئەس بۆ ڕۆگەم چه دایک و باوک هەبن پەیوەندیوان گە زارۆکتوانیا پێس نەبیتن هەر دیسان چه زارۆکاشی پەیوەندیوان گەل دایک و بابا پێس نەبیتن ئۆکەی ئەس بخواتت بینم لەگەڵ لە دایک نزیکتی زیاتر پەیوەندی یاخود باوکت تقریبا هەردووەکی یەکن ینی هەردوو کێ زیاتر تەلەفۆن بۆ دەکە وڵا دایکۆم پتر بابم بووم تەلەفۆنت کرد بابێمە گەلێک تەلەفۆنە بووم کە دایکۆم بەس دایکۆمە گەلێک پتر بۆ نمونە وە ڕۆژانەدا کەشاوای ناخۆش بیت حتا ئەس داواتی چمە ماڵدا احتمالە سێ چوار جارە بووم کە تو گەشتێکیوە تاهاش خۆ هەبیتن دلێ دایکت باشە ئێستا دەتوانین تەلەفۆن بۆ دایکت بکەین بەس ئەس ناترسینم نا تووشی مۆقیفێکی ناخۆش ناکەین تەلەفۆنی بۆ بکە بڵێ دایە خۆشم دەوێت ئەوزانیتەمە خۆش بێتن حاوجێنێ تەلەفۆن بەس بە خاطرە جەنابێتە دایە خۆشم دەوێت گەرنم ئازاد دەکەین ئەوە هزار جۆرە گوتێم گەردەنەوە ئۆکێ باش با ئێستا بینەرانی خۆشەویستی جویان لێبێ اینجا بە هەرکیانیش نەینووسیەوە بە موسەقەفی نووسێتی مای مادە ڕسمێژی منێدانە سپاس بووتە ئینشەڵڵا خودت خۆشەویستێتە و عەزیزێتە هەمیە بووتە پێریدە ئەلۆ حام حاڵێتە چیت کە باشی لا باشم از خلام دی بڵام مژی بەس تەلەفۆن بووتە کرد ئەس خۆڵامێتەمە وەزگەرە حەشتەتکەم ناس خلامەتەمە کوڕێمە سەرچوازی بەڕۆمایدا پێشکەش کۆرە گوتم تەلەفۆنی بۆ دایکۆ بکە بێژی ئەس حەشتەتکەم وت دایکۆمت زانیت کۆمە چەند وێتن هەریڵە کوڕێمە خلامەتەمە دەگەردەنە مازەکەی ئەو نه هەریڵە گەردەنەتە منە ئازا کرێ دی باشە سپاس سپاس سەرچەوە ماشەڵڵا دایک و باوک دوو مرۆڤی زۆر پیرۆزن پێویستن
بەنەمانیان ئینسان دەڕوخێ دەشکێ ئیشەڵڵا خودی ئەمە هەمی دایک و بابێت هەر کەسێکی بۆ ئینشاءڵڵا. درێژکەت ئەوێ دایک و بابێت و ژی نەمابن خودی جیوان کەتە بە حەشت و ئینشاءڵڵا دایک و بابا چجا حەقیوان سەمەری خلاص نابێت ئەگەر خومر و خوب کەتە ئاخسە پشتە مەروی ڕۆبێت باشە مرنی عەزیزانت زۆر ناخۆشە بەێ بە مردنی خوا نەخواستە ئەمری هەموو لایەک درێژ بێت بەڵێ. بەڵام ئەو پرسیار و پرۆگرامە لەوانەیە پێی ئزعاجیش بی بە مردنی زارۆکی خۆت زیاتر تێک دەچیان دایک و بابت خودهی ئەس دایک و بابێت من و مرۆێت مە هەمیمت ناسن ئەس گەلێک جۆرە بژیم ئیشەڵڵا ئەس بمرم مرنا چه عەزیزت خۆ نەبینم نەبەس دایک و باب و زارۆکێت خۆ قسمامێت خۆ مامێت خۆ یعنی نسبەت من هەمی ئەوێک و خوێن ئامادا بیتن DNA ئامادا بیتن بوو من هەمی وەیەکیەکن نەبەس قسمامێت مەژی خۆدێ خوب هەندی بنەماڵە مات بژنی بنەماڵە مەمەدیە گەلە زۆرین ئەم زێدە زۆرین نەفوسا مە گەلە زۆرە یعنی هەر ئێکیش وێ بنەماڵێ ئەس وەتو دانێم و خوێن و گوشتەکەلمە باش جوابی منت نەداوەستە من جوابات دا بۆ من هەمی وەیەکیەکن چه دایک و بابی چه زارو بیت ئیشەڵڵا من کەسێ نەبینم ئینشاءڵڵا ئەمڕۆ زۆر قسەمان کرد و گۆرانیمان نەوت بڵ ئەوڕۆکە بێندۆم بیترمە یە گۆرانی هەبێت زۆن ئەسپێدی زوی ڕۆبیەوە نوکە دچمە داوات ئەخە ئێستا لەوانەیە خەڵک گلەی لەمە بکە بڵا عەبدوڵڵا هەرکی بەدەست کەوتووە بە بەلاش و وەختێ بەڕامەجی چێتکەی مونتاژکە یەک دنیا ئەسترانەدانە ئۆکێ ئێستا بەلای یەک گۆرانیمان لای دەنگیم بەرکی نەخۆشی نا تۆ گۆرانی بێژی لایڤی برا گەورەی چۆی تەماشکەم تا چ ستران دێتە بە دڵی خۆش شتێک بێ کە بینەر حەست بکە حەزی لێ ئەگە هەزار زایش گوتکەتەوە ینی شاد بیت شاد بیت باشه کنیات چند شیرینه و دمت انگوینه چاوال من ننقینه و من ازا خمانینه من گلک جان دیتینه و کس جان یاتنینه و من گلک جان دیتینه و کس جان یاتنینه بجن جانی درویه و شرط چا و برویه و هندی من جوان دیت و کس وکی تن بویا جان یا خل کی درمان بسیاتش اصل خویا دەست خۆش لە هیچ حەفلەیەک هەبووە ئافرەتێک هەبێ بێتە لات بڵێ عەبدوڵڵا حەشتت کەم چاوە حەشتت کەم چونکی لاڵمە بادینان وەختەیەکی ئەم سۆرانی لەو 19 ساڵی کە تۆ حەفلت کردووە بەێ تووشی مووقیفێکی ئاوە بووی ئافرەتێک یعنی کچ بیتان بەڵێ ناوڵە چونکی بارە پتر تۆزانە حەفلێت من ئەمچین خێزانینە و ئاهەنگێ داواتانە و بارە پتر داواتن کێم ئەمێ چوە کۆنسێردا و ینی چ جارە ئەو حالەتە بوو مچێنە بیا ڕاستی یەت مەزنێت هاتیانێک من یە گوتب خودێ من وەکی کوڕێ خۆ حەشتت کەم ئانیە هاتێ گوتی وەڵڵاهی من برایەکی هەی برایە من یل ئەوروپا بەس ڕەنگێتە دەتن ئەس حەشتت کەم یعنی وێ ئەبێ وی وابەتیە یه هات گوتیم از حشت کم بس وکو بو خوشویستی و عشق و او تشتانه بین بجنه من حرسه نه والله واتونی باشە قەت هەبوو ئافرەتێک هەبوو بێ تووشی و مووقیفە بووی نامەیان بۆ نردیان تەلەفۆنیان کرد بڵێ عەبدوڵڵا بەتەمای ژنی دووەمنی من ئامادەم زەواج لەگەڵ بکەم خودی ئەوێ ژی ناوەڵا چونکی زانێ من هەند مجالێ ڕاستی تەلەفۆنێ نییە یان ئەزل حەفلێ یان ئەزی ساوارێ تاژۆمڕێکێت چما ماڵ هەتا چما ماڵچی بزور هەندێک جۆرە ناگەم ینی تشتێکیجی بۆ خۆما دێ خوشم و دێنەوە سپێدە جارێکە دی ڕۆما ئان بەڕامایە ئان پلانن نەتشتی وەتو نەهاتیە بوو من باشە ئاکرێیان دهۆک خودێ هەردوو باژێرێت منن چ ئاکرێ بیت چ دهۆک بیت خۆ هەولێر بیت هەندی باژێرێکی کوردستان بەس فەرقی پێ ناکەم چکی هەردووکە خزمەتا من ناکرێ اینجا من کاک عەبدوڵڵام زۆر هیلا کرد بە پرسیار و بە ئیتر جوابدانەوە هەمانە مووقفە ئەرێ وەڵام مووقف و چۆن بوو بەگشتی پرۆگرامەکە زۆر باش بوو کاکسۆران هەویەمە ئەوان بشین ئەو پرسیارێت تەدایمە شابیتن جواباتە بدەینەوە و بینەرێتە ئەوێک و بەری خودکەنە پرۆگرامێتە زۆر سپاس اینجا پێشم پۆشە من نەزانی بیت بزانن و تەمام قاوەیەکت بدەمێ بزانم حەزت لە حێلە یاخود کاکاو والله جا حەز کیشکیە من کێشەم نێ من حەزم لە هەمووانە ما کیشکت دەدۆ من ئازێ بەدڵی خۆت کامی هەڵدەبژێری کیش خۆشترە
وڵا هەمووی خۆشە مادام خوشە زۆر سپاس بۆ باش بمەکەوێ بژن یە سۆرانی گوتە دێ خورمێ خۆی ئەن مێویژە گوتە خورمش جوانە بەقوتە سپاس بۆ کۆمپانیای بیژیتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم بە ڕۆژوونی نەنە بڕۆسیش تاڵ وایە خوشە بەدڵتە سیدۆگە لە حشتەوە کێتەبوون دەگوگە خۆنێت سێتەکە تەواو پێمە ناو سایرە ئەم یەت قەدیمینە مسەقەف نەمینەوە ئەم گەرم کەینت خۆینەوە ئەم ناوەتینە ئایسێر بەس ئەوێت جەحێل و مەحلت نوگات مسەقەفە ناوە دەخۆ بابە تۆش زەحێڵی ئەم جیلێ ئاڵتۆنینەوە کرد بێژەنە ئەمری تو چەندە؟ ئەمرێ من 34 ساڵە چەنە مادە چیل بۆ 35 باشە ئەمرە 35 ساڵە ئەی دڵت چەند ساڵە؟ والله از بيجم دلمي قال العمري ماستر چەندە؟ والله تشي بيت حوطي بيت يعني نيما بنيما جورة ترى هەفتە؟ هذا والله ئەی عقلت چەند ساڵە؟ والله خلاص نشين تخمين كم تبي ياك تخمين قد يك الشارزة بسبور بيت تختك عقلي من جريتم بعد الجواز بدأ عندك جواز بيجي مز الدين عندك جرا بس ما شاء الله نا كس مروف تعامل لقى تورك قصد لقى لك عقلی تۆ لەگەڵ تەمەنی تۆ زۆری فەرقە هەیە دەبینی تەمەنی 70 ساڵە بەڵام بەقەت مرۆڤێکی 35 ساڵ شعوری کەمە عقلیوی زۆر باش ئیش ناکە بەڵام ماشەڵڵا مەسەڵەن دەبینی خەڵکیشێت ئەمری بوون مەسەڵەن جەنابەت خۆت ئاسایی 34 ساڵی 35 ساڵی وەکو بابی من فکر دەکەیەوە تعامل دەکەی جاوە زۆر مهمە هەندێک مرۆڤ لەگەڵ منداڵە لەگەڵ گەورەیە بۆ مەسەڵەن لەگەڵ هەموو کەسێک دەگونجی ئەوە زۆر مهمە اینجا ماشەڵڵا تۆش ئێمەژەوە خوب گونجینینگە هەمیە بەس بۆ دڵت دەڵێ ینی دڵت هیلاکە زانێ ئەبخۆ ئەز دڵ نازکم ڕاستی دلێت نازک زی پێدا دەگری زوو دەگری ئەرەوەڵا بۆ چ شتێک دەگری خودی ئینسان ئەس ببینم زەڵامەکەین بژم پیاو بگریتن یعنی سەر عاتفی مادە بوو گیریم ئەن ئەس زارۆکێکیت حاڵەتێکی نەخۆشدا ببینم ئەس گیرم گەلێک ڤیدیۆ تای سوشیالی بەڵات بنەوە ئەبەت ئەس نەوێرم بەرێ خوکەمێ ئەبێت دەوروبەری من متناسنژی یعنی چ جاڕەوان ڤیدیۆ ئەگەر ببینین نیشا منادە باشە ئاخر جار بۆ چ شتێک زۆر گریایی یان بۆ چ شتێک گریایی وڵا ئەخی جار گریامەت ڕەمەزانێدا مە پرۆگرامێک چێکرد بوو ئەو خەڵکێ مایە دهۆک ئەو لافاوی چێبی و ما دست بهواکا کۆمکردنا پارەی کرد سوپاسیاتێتکەن هاوکاریە کەناڵی وار تیڤی و FIB و پێشکەشکارێت گەمەدا مەبلەغێکی باش مە دەستخوە ئینا بووان ئەوێت کو لێ قەومتی وەختێ مەدیت کو مەبلەغێکی زۆرە و دەوروبەرێت کامیلە گەلێکە بین کەیفەوان هات گریا کەیفێبی بەس ئەس گەلە گیریم پشتینگە چەند مەبەرێ کرد بۆ ڤیدیۆی جارێکە دیمت کرە گیری بەڵێ هەندێک گریانیش لە خۆشی دێت هەندێک ئەو خوشیێژی هات ڕاستی دڵپێوەمانێژی هات تو خوددا نەشینەوان ینی ئەمە کارەساتێکی سروشتی بوو ئینشاءڵڵا لە هیچ شوێنێکی لە هیچ سوچێکی کوردستان و دنیاش ینی دنیاش بەڕاستی ئەم شتە دووبارە نەبێتەوە و بەڕاستی من یەکێکم لەوەی کە بۆ دهۆک ینی زۆر خەمبار بووم نەک من وڵا هەموو خەڵکی کوردستان خودی بمە فەرقەنە چ جێ کوردستانە بیت ڕاستی چ جهه دنیاش بیت هەر ئینسانێکی کو دلێکی نازک هەبیتن هەستێکە مرۆڤەتی لاڵە هەبیتن دەمارێکا مرۆڤەتی ناخی بدا بیتن وەختی ببینی هەر دەرێکا جیهانێ هەر کەسێکی هەبیتن لێ بقەومی تێبوو هێشت دەست خۆش زۆر سپاس عەبدوڵڵا هەرکی میوانی پرۆگرامی ئەمڕۆی خۆم و خۆت بووی زۆر سپاس بۆ جەنابت ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بی و هەر بتبینین لەو ئاستە بەرزە ئینشاءڵڵا ئەژی زۆر سوپاسیان گوتکەم و خێراتنەوە گوتیە من گەلە بخێراتن پیامژی ئەوە کو ئەم شۆبین خزمەتە هەنگۆ بکەین زۆر سپاس ئەم بشین خزمەتە بینەرێتن گۆژی بکەین و داخوازە سەرکەوتنی بەردەوامیەجی بووم گوت زۆر سپاس بۆ کۆمپانیا بیجیتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە سپاس بۆ خەڵکی جوان و باشی دهۆک و بادینان بەگشتی ئینشاءڵڵا هەر ساغ و سەلامەت بن گەلێک سپاس خێراتی پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای بیجیتی داما پێشکەشکرا